دوایی ناڕزایی 6 لایەنی سیاسی هەرێمی کوردستان و نیگەرانی دەنگدەرەکانیان لە ئەنجامی هەڵبژارنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆمسیۆنی هەڵبژارن و ڕاپرسی هەرێم ڕایگەیاند لە هەڵبژارنەکانی ئەیلولی داهاتوودا پشت بە سیستەمی ئەلکترۆنی نابەستێت. ئەم هەنگاوی کۆمسیۆن لەلایەک سەرکەوتنی هەوڵی ئەو چەند لایەنەیە کە دژی پرۆسەی ساختەکاری پارتی و یەکێتی وەستانەوە لەلایەکی دیکەوە گەڕانەوەی هیوا و ئومێدە بۆ خەڵکو و دەنگدەری کوردستان کە دوای کودەتا ئەلکترۆنیەکەی دوو پارتی دەسەڵاتداری هەرێم تووشی جۆرێک لە ناومێدی هاتن. هاوکات ئەم هەنگاوەی کۆمسیۆن هەندەرە بۆ لایەنە ناڕزایەکانی هەرێم کە تا ئێستا سوورن لەسەر هەوڵەکانیان بۆ ڕەتکردنەوەی ئەنجامی هەڵبژارنەکانی ئەنجومەنی نوێنەران تاکو پێداگری زیاتر بکەن لەسەر داواکاریەکانیان بۆ جێڕانەوەی دەنگی دزراوی خەڵک. جیاکردنەوەی دەنگەکانی هەڵبژاردن لە ڕێگەی دەستیەوە گەرچی پرۆسەی ساختەکاری پارتی و یەکێتی بنبڕ ناکات، بەڵام لانی کەم دەتوانێت پرۆسەکە لە جینی دەنگی لایەنەکان لەلایەن ئەو دوو پارتەوە بپارێزێت. ئەمەش وا دەکات جارێکی تر دەنگدەری کوردستان بە ئومێدەوە بچێتە سەر سندوقی دەنگدان بە ئامانجی سزادانیە و لایەنانەی سەرڕای تاڵانکردنی داهاتی سەرزەوی و ژێرزەوی ئەم هەرێمە 2000 دەنگی خەڵکیشیان دزی و لەو ڕێگەوە خۆیان لە شکستێکی گەورە و ئابڕۆبەر ڕزگار کرد. ڕەتکردنەوەی سیستەمی ئەلکترۆنی دەنگدان لەلایەن کۆمسیۆنی هەرێمەوە کە تا ئێستاش نەیتوانیوە بێلایانی خۆی بسەلمێنێت و لەژێر هەیمەنەی پارتی و یەکێتی خۆی دەرباز بکات، دەرخەری ئەو ڕاستیە کە ئەو دوو پارتە ناتوان هەمیشە داواکاری جەماوەر و پارتەکانی ئۆپۆزیسیۆن پشتگوێ بخەن و گەر فشارەکان بەهێز بن دەکرێت ناچار و ملکەت بە زۆر هەنگاوی دیکەش بکرێن بە ئاراسەی گۆڕانکاری و ڕزگارکردنی هەرێمی کوردستان لە زۆرێک لە قەیرانەکان.